تەماشاکەن فاڕۆک گورگەی بابمان چی کرد بابم ئەوە دواوەسێتی بوو تەماشاکەن ببینن چ کارە سادێک بەسەر ئەو کوڕە دەهاتووە ئێوە زەرخەمین ماڵی دنیا و پارە و سامانتانە کە بێ سەیریکە کە ژیانی چۆن تێک چووە دەتوانن تەنانەت بۆ یەکتر کەس خۆتان بخەنە جێیە و کاکە ئێوە هەردووک لە من گەورەترن لە من عاقڵترن لە من تێگەیشتووترن تکایە لێتان دەپاڕێمەوە ئێستا ئێمە ناتوانین هیچ هەستێک بەو کوڕە بدەین ناستی باوکی نە دایکی نە خوشکەکەی ناتوانین هەستی پێ بدەین تێبگەن پەلە قەرەبوویەوەدا و مەزرعی کە لە دوای باوکم بەجێماوە پێ بدەین بە هیچ شێوازێ قبوڵم نییە شتی وە نییە بۆت نییە ئەو قسەیە بکەیت جەنابی پارێزەر لە سبەی زووتر نییە ئێمە پەنجە مۆرەکەین بۆ ئەو کارم تۆ ڕازیت کاکە سبەینە حازر دەبین هەردووکمان پەنجە مۆری دەکەین و ئەو مەزرعەیە شایستەی ئەو چۆن سەیری ئاسمان بکەین نەشەد دەزانم ئەو قەرەبووی هەست و سۆزت بۆ ناکاتەوە بەڵام ئەو ژیان و خۆشەی کە باوکم بە خێزانەکەی ئێوە و دێیا خێزانی تر دروستی کرد نامانێت با بۆ تو دڵنیابن باشترین قەرار دەستان خۆش بێ کاکە ئەوجە با بڕۆین براکەم با بڕۆین ئەنگە بڕۆن ئەم نێستادێم براکەم با بڕۆین ئەنگۆ بڕۆن ئەم نێستادێم باوکە هەر شتێک بە خوێن دەست پێ بکە ئەبێ کۆتاییەکەش قبوڵمان بێ کە بە خوێن کۆتایی بێ باوکە زۆر شتە بوو دەبا بە زیندوی پێتێ بڵێم بەڵام باوکە گوناحی ئێمە چی بوو؟ پێم بڵێ گوناحی ئێمە چی بوو کە بە پاروی حەرام گەورەت کردین؟ باوکە